مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکتان پیرۆز بێ بێگومان لەم مانگەیە ئەو خانمانەی کە دووگیانن بیر لەوە ئەکەنەوە کە ئەتوانن بە ڕۆژ و بنیان ناڕۆنگە ئێستا هەفتەیەک بەسەریا تێپەڕی بێت و هەندێکیان بە ڕۆژ بن هەندێکیان نابا بزانین ئایا کاریگەری ڕۆژوو چێ لەسەر خانمانی دووگیان بەپێی قۆناغە جیاوازەکانی و ئایا هیچ کاریگەریەکی خراپ لەسەر خانمەکە و لەسەر کۆرپەلەکەی دروستەکە بۆ ئەوەی زیاتر باسییان بابەتە بکەین بەڕێز دکتۆرە جوانی تا سەڵاحمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەری ژنان و مناڵبوون بەخێر دکتۆرەگیان زۆر سپاس گیانەکەم بەیانی تۆ باش سپاس دکتۆرە کاتی باسی دووگیانیەکەین بێگومان ئێوە دابەشەکەن بۆستێ بەشی بەپێی تێپەڕبوونی کاتەکەی ئایا بەپێی ئەو کاتانە ڕۆژوو چ کاریگەریەکی بێ لەسەر خانمێکی دووگیان بەڵێ سەرەتا ڕەمەزان پیرۆز بێ لە تۆش و لە هەموو مسلمانان ئێمە لە ڕاستیە حەمل واتە دووگیانی دابەشەکەین بۆ سێ قۆناغ قۆناغی یەکەم سێمانگی یەکەمی دووگیانیە و سێمانگی دووهەمی دووگیانی و سێمانگی سێهەم تەسیراتی ڕۆژواتە کاریگەری ڕۆژوو لەسەر خانمێکی دووگیان چییە؟ خانمێکی دووگیان لە بیدایە تا ئێمە لە سێمانگی یەکەمی حەملە تا ئێستا شتێکی یعنی ئیسباتێکی زانستیمان نییە کە پێمان بڵێ لە 100% ئەگەر خانمێکی دووگیان بە ڕۆژوو بێ زەرەری لێ ئەیات واتە زەرەر ئەیا لە کۆرپەکەی لە 100% بەس ئێمە لە سێمانگی یەکەمە خۆت ئەزانی جەناب ئەزانی کە خانمێکی دووگیان دڵی تێکەڵیە ئەڕشێتەوە خواردنی بۆ ناخورێ مەعیدەی ترشەڵۆکی مەعیدەی زۆرە ئەمە وای لێ ئەکات نەتوانێت بە ڕۆژوو بێت و لە سێمانگی یەکەمە ئەو کۆرپەیە پێویستی بە ڤیتامیناتە پێویستی بە کالسیۆمە پێویستی بە کانزاکانە کە لە دایکی وەریگرێ پێویستی بە ئاسنە کە لە خوێنی دایکەکەەوە وەری ئەگرێ کە ئەمە ئەگەر بڵێن کەم بێت ڕێژەکی کەم بێت لە خوێنی دایکەکەیە ئەوە بۆی هەیە زەرەر لە کۆرپەکەی بە بەڵێ واتە لە سێمانگی یەکەمان تا ڕادێک ڕەنگە مەترسیدارتر بێ ئەگەر دایکەکە بە ڕۆژوو بێ بۆ کاتێکی زۆر بڵێ ئەمە بۆ یەکێک ئەگەر هیچ بڵێن هیچ شتێکی نەبێ واتە نەخۆشی هەبێ بەسەر حملەکەەوە نە پێشتر نەخۆش بوو بێ یعنی بۆ یەکێکی ساخ کە هیچ مشکلەیەکی نەبێ بۆ دایکێکی ینی سەحەتی باش بێ ئەتوانێ بۆ نمونە سێمانگی یەکەم یعنی ئەتوانێت بە ڕژوو نەبێ بەس ئەگەر زۆر حەسکا لە بەرەوەی خۆتەزانی جەوی ڕەمەزانان ماڵەکان هەموو بڵێن کەسەکانی تری ئەندامانی خێزانەکە بە ڕۆژون ئەویش لەوانەیە حەسکا بە ڕۆژوو بێ ئەو کاتە ئەتوانێت بۆ نمونە 2 ڕۆژ نەگرێ ڕۆژێ بگرێ ئەگەر زۆر باش بوو سەحەتی باش بوو یعنی هیچ مشکلەیەکی هیچ گیر و گرفتێکی دەندروستی نەبوو ئەتوانێت بۆ شێوەیە دکتۆرە لە دوای ئەوەیە لە سێمانگی دووەمە سێمانگی دووەم ئێمە پێڵێن بەهاری حمل واتە بەهاری دووگیانی کە ئەمە سێمانگی هەم دایکەکە هەم وەکو گەشەی کۆرپەکە لە بەری کۆرپەکە تەواو هەموو بەشەکانی لەشی دروست بووە و کۆرپەکە تەنها لە گەشەکردنایە و دایکەکەش لە بەرەوەی ئەو دڵتێکەڵاتن و بێتاقەتی بیدایەتی نەماوە و زۆر قورسیش نەبوو ئێشتا وەکو بڵێن سێمانگەکەی کۆتایی لە سێمانگی دووهەمە ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەویش بە شێوەیەک باسمان کرد وتمان ئەبێ بە مەرجێک هیچ گرفتێکی تەندروستی نەبێ و پێشترە بێ سەردانی پزیشکی خۆی بکات ینی سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆی ڕێنماییەکانی بداتێ بەڵێ بێکمان دوای باسی ئەو حاڵتە نەخۆشیانەکەین کە ناگونجە لە کاتی دووگیانەکە بە ڕۆژ بێ بەڵام ئەگەر ئێستا باسی سێمانی کۆتایی بکەین ئایا لەو سێمانەیە چ گرفتێک دروستە بێ بەڵێ باشترە بە ڕۆژ بێیاننا بەڵێ سێمانگی کۆتایی گیر و گرفتەکەی ئەوەیە ئەگەر دایکێک لە بەرەوەی قورسە بێت ئەو بەرەو ئەوە ئەڕوات ینی پسکەکەی گەورەتر ئەبێ و مناڵەکە پێویستی بە ڤیتامینات و کانزای زیاترە لە بروی مناڵەکە وردە گەورە ئەبێ پێویستی بە شەکری زیاترە وەریگرێ پێویستی بەو کانزایانەیە کە لە خوێنی دایکەکەیەوە وەری ئەگرێ لەبەرەوە لەوانەیە دایکەکە نەتوانێت بە ڕۆژوو بێ اینجا ئەم ڕۆژوویش بڵێن بەپی فەسڵەکانی ساڵ دابەشەکرێ لەبەرەوەی جەنابتان نەزانن وەکو ئاشکرای ئێمە ڕۆژەکەمان لە مانگی بەهارە بەس بەهارەکەمان گەرمە یعنی ئەمە زۆر تەسیری هەیە لەسەر دایکەکە لەسەر وشک بوونەوە یەکێک لە هەر حاڵەتەکانی کە بەلامانەوە بەبستەوەی کە دایکەکە وشک نەبێتەوە بەڵێ ڕەنگە زۆربەی جار خانمەکان بڵێن یاخود کەسێک یاستەش بڵێ من بەرگی برسێتێکە ئەگرم بەڵام گرفتەکە لێرە بۆ دایکێکی دووگیان ڕەنگە وشک بوونەوە کە بێت بڵێ ئێمە برسێتیەکە مناڵەکە بەشی خۆی ئەگەر لە خوێنی دایکەکەش بێ هەر وەری ئەگرێ یعنی وێڵاشەکەی وەری ئەگرێ بۆی بەڵام ئەی وشک بوونەوە کە ئەی ئاوەکە لە کوێبێنێ ئەوە گیر و گرفتی بۆ دروستەکە بەڵێ دکتۆرە ئەگەر دایکەکە گرفتێکی تەندروستی هەبێ و نەخۆشیێکی تری هەبێ لەگەڵ دووگیانێکە و گرفتانە چینکەوە ئاکە ڕێگە نایە بە خانمەکە کە بە ڕۆژوو بێ لە کاتی دووگیانێکە بەڵێ هەنێ گرفتمان هەیە یەکەمیان ئەوەیە ئەگەر دایکەکە پێشتر نەخۆشی دڵی هەبێ
ئەگەر پێشتر نەخۆشیەکی هەبێ لە هەر نەخۆشیەک نەخۆشی سیەکانی هەبێ ئەگەر پێشتر نەخۆشی جیهازی هەزمی هەبێ واتە جیهازی هەزمێکی ئیتر ئەمەی هەر لە سوورێنچکەوە هەتاوەکو بڵێن گەدا هەتا ڕیخۆڵە ئەگەر هەر مشکلێکی هەبێ لەوانەیە پێشتر دایکەکە تەشخیص کرابێ ئەگەر دایکەکە مشکلێکی هەبێ لە جیهازی مەناعیە بۆ نمونە دایکێک 5 مناڵی لەبار چووە ناتوانانی پێی بڵێ ئەتوانی بە ڕۆژوبی نەک هەر لە بیداتەوە ینی هەر نۆ مانگی حملەکە لە هەر مانگێکا بێ ناتوانانی پێی بڵێ ئەتوانی بە ڕۆژوبی بۆ نمونە دایکێک ئەوەی هەیە خوێنی خستە بێتەوە باشە لەسەر دەرزی کلیکسانە ئەمە ناتوانانی پێی بڵێ بە ڕۆژوبە دایکێک بۆ نمونە خۆی پێشتر زوو تووشی التیهابی میزەڵان ئەبێ زوو تووشی التیهابی گورچیلە ئەبێ ئەمە ناتوانێت بە ڕۆژوو بێ دایکێک مشکلەی زەختی هەیە کە زۆر زەخت لە حملە ئەگەر نەخۆشەکە ینی زەخت 3 دەرەجەی هەیە دەرەجە 1 بێ و پێویستی بە عیلاج نەبێ تەنها بە خواردن بتوانێت کۆنتترۆڵیکە ئەتوانێ بەس بە شێوەیەک ینی کار نکاتە سەر تەندروستی دایکەکەش و کۆرپەکەی بەڵام شەکرە ئەگەر ئینسۆلین وەرگێ ئەو بە هیچ شێوەیەک نابێ چونکە ئێمە خودی ئینسۆلینەکە خۆی ڕۆژۆکە ناشکێنێ بەس ئینسۆلین لە بەرەوەی ئاشکرا کاتێکە ئینسۆلین وەرەگرێ دایکەکە پێویستی بەوەیە شتێک وەرگێ لە بەرەوەی شەکردا بەزێ مستەوای شەکر ڕێژەی شەکر لە خوێنیادا ئەبەزێ پێویستی بەوەیە خواردن وەرگێ گلوکۆز وەرگێ ئەمە ناتوانێت ینی ئەگەر دایکێک شەکرەی بێ ناتوانێت بە ڕۆژوو بێ و لە هەمان کات شارڕەنگە گەروەری نەگرێ شکری خوێنی زۆر بە پەلە ئێمە بە پێچان و زۆر بەرزوو نزم بڵێ ئێمە یعنی هەرگیز ئامۆژگاری ئەو دایکانە ناکەین کە هەر نەخۆشیەکیان هەبێ لەگەڵ دووگیانیە بڵێن ئەتوانی بە ڕۆژوبی هەرچیەک بێت ینی جۆری نەخۆشیەکە بەڵێ دکتۆرە هەندێک بیرروڕا هەیە کە بۆ نمونە ئەگەر خانمێک دووگیان بێت و بە ڕۆژوو بێ ڕەنگە بێت هۆی لە بارچوونی کۆرپەلەکەی بە ڕۆژوبوون چانسی لە بارچوون زیاکە و لە کاتێکە زیاتر ئەم چانسە هەیە بۆ خانمەکە بڵێ لە سێمانگی سەتایی دووگیانێکی وەکو ئاماژەمان پێەیە چانسی بڵین لە بارچوون ئەگاتە بەپێی هەنێ بەحسی تازە ئەگاتە تقریبا 20 بۆ 26 ئەگەر دایکەکە ینی سەحەتیشی زۆر باش بێ لەبەرەوە ئێمە ئامۆژگاری ئەو دایکانە ئەکەین لە بدایەتە لە سێمانگی یەکەما کە زۆر مهمە کە دروستبوونی کۆرپەیە بە تایبەتی لە بڵین لە بدایەتەوە کە ئیتر ئەزانەیە کە دووگیانە هەتاوەکو دەهەفتە تەواو ئەکە چونکە وەکو ئاشکرای هەتا دەهەفتەکە تەواو ئەبێ اینجا دروستبوونی کۆرپە تەواو ئەبێ لەبەرەوە ئەو فترەیە ئەو مودەیە زۆر تایبەتە بۆ دایکەکە و ناتوانێت یا بە ڕۆژوو بێ و چانسی لە بارچوونی زۆرە. بەڵێ دکتۆر ئایا بڕۆژوبوون ئەکرێت بێتەوەی ئەوەی کە مناڵەکە پێشوەخت لە دایک ببێت و گرفتی ژان و لە دایکبوونی پێشوەخت زیاب بکە بۆ خانمەکە لە سێمانگی کۆتاییە بڵێ ئەگەر لە سێمانگی کۆتاییە دایکەکە خۆی یەکێک بێ لەو دایکانی کە ئیشی دەرەوەی هەیە سترێسی هەیە دایکێکی هیلاکە دایکێکە ڕۆژانە ئەچێتە دەرەوە وشکە بێتەوە لەم کاتانەیە و ئەگەریش ئەفو پێشتر هەی بوو بێت یعنی پێشتر مناڵێکی پێشوەختەی هەبووە ئەوانە ئەوە چانسی ئەوە زیاکە کە مناڵە ینی ببێ لە دایکبوونی پێشوەختە. بەڵێ دکتۆرە هەندێک جار ڕەنگە دایکەکە خواردنی باش نەبێ ئەمە لە پێش بە ڕۆژوو بوون و ڕەمەزانی شابێ لە کاتی ڕەمەزانەوە بێگومان چونکە کاتی ئەو کاتێککە بووی خواردن بخوات و بە ڕۆژوونیە کاتێکی ڕەنگە کەم بێت. ئایا خواردن و بە ڕۆژوبوون چۆن کارگەری کاتە سەر جستەی کۆرپەلەکە و کێشی بە تایبەتی هەندێک جار ئەگەر ڕەمەزانیش نەبێت کە مناڵێک بچوک بێ پێ بە دایککڵن ئەو تو خواردن باش نەخواردووە بۆیە مناڵەکەت بچوک دەچێت ئایا کاریگەری هەیە لە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە بینی خواردنی دایکەکە و کێشی مناڵەکەی بڵێن پەیوەندێکی ڕاستەوخۆ نیە چونکە بەعزە وڵاتێک هەیە ڕۆک و ئاشکرا زۆریش فەقیرن و مناڵیشیانە بێ و مناڵی 4 کیلۆشیانە بێ بەڵام ئێمە نامانوێت دایکەکە حرمانی هەبێ ینی دایکەکە نەقسی هەبێت لە مادەیەکە کە ئەوە تەسیرەکاتە سەر مناڵەکەی بۆ نمونە دایکێکێ بە حیاتی ماسی ناخوا وا باشترە بڵین تایبی ئەو خواردانە چییە کە دایکێک بە ڕۆژوو ئەبێ ینی لە ئیفتاراواتە لە کاتی بەربانگا پێویستە بیخوا و لە پارشێوە پێویستە بیخوا ئەو نەسا ئەو ئامۆژگاریانە چی یەکەم شت کە ڕۆژوو ئەشکێنێ ئەو دایکە هەروەکو لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترە دەنگی خورما بە دەنگی خورما بیشکێنێ بەس یەک ئامۆژگاری زۆر مهم بۆ دایکەکانەوەیە کە خوونەیە شیرینی ینی بەگشتی بۆ خەڵک و بە تایبەتی بۆ دایکی دووگیان شیرینی نەخۆن لە کاتی ئیفتارشکان یعنی کە بانگ ئەکەنەوە تەنها خورما و ئاو بچێ نوێژەکەی بکە ئاوا 5 دقەیەک ڕست وەرگێ تاکو مەعیدەی ئەکرێتەوە
هەتا گەدە بڵێن ئەو ئازەیە کە تەواو ڕۆژەکە تەواو بووە دوای ئەوە ئەبێت باشترین شت سوپە سوپ ینی واتە شۆربایەکی بەسیت لەوانەیە زۆر ئیسفادەی هەبێ بۆ دایکەکە و نەبێ بەهۆی ئازاری لەبەری زۆربەی دایکەکان بڵێن پرسیاری ئەواکەن سکم زۆر ئەیاتە ئازار دوای ڕۆژوشکاندن سرم زۆر ئەهێشێ هەستەکە بێتاقەتە خەواڵووە هیلاکە بێ ئەمەژی ئەوەیە کە ڕێژەیەکی شەکر زۆر ئەچێتە خوێنەوە وای لێکە ئەو کەسە هەست بە بێتاقەتی و ماندووبوونێکی زۆر بکە ئەو ئازاری گەدێژ ڕەنگە لە کاتی ئاسایی شادایکێکی دووگیان هەیە بێ لە کاتی ناخوارد ڕەمەزان زیاترە بێت بەڵێ ئەبێت چی بکە دوای ئەوەی شۆرباکەی خوارد وردە دایکی دووگیانە بێ وردە نام بخوا مەرجنی یەکسەر بە دەدەقە چارەکێ تەواویکە ئێمە ئەڵین زۆر خوبەرە بڵێن پرۆتین لە گۆشتە وەکو گۆشت وەکو مریشک وەکو ماسی تەبان سەرچاوەیەکی باشی مادەکان زایەکانە وەکو ئاشکرایە بەس چوری یعنی دووشت زۆر پێمان باشە دایک وەری نەگرێت لە کاتی دووگیانی ئەوش چێ چوری و چوری زۆر واتەشتی سوورەکراو لەگەڵ شیرینی واتە هەرچی کاربۆهیدراتەکانە ئیتر ئەمە برنجە نانە ئەمە هەمووی کاربۆهیدراتە بەڵام ئەگەر زۆر دایکەکە لە بەروی ئێمە ئازانین کۆمەڵگی ئێمە واهەیە ئەبێت سەر سفرە دایمەن برنجی تیاابێ ئەگەر خواردی برنجەکە لە بینی 3 بۆ 5 کەوچک و خوباتە شۆربا خوباتە زەڵاتەیەکی زۆر بخوات سەوزە ئەتوانێ هەموو جۆرەکانی بەکاربێنێ و هەم پێی تێرە بێ هەمیش ئەو ئازاری گەدە و بێتاقەتی بۆ دروست نابێ بەڵێ دکتۆرە کاتی پاشێ و ئەیکێکە لە کاتە گرنگەکان بۆ هەمومان و بەتایبەتی بۆ خانمانی دوگیان بۆی بتوانێت گەر بەڕۆژوو بۆ ئەو چەند کاتژمێری کە بەڕۆژووە بێت بتوانێت وزەی پێبێت و ئەگەر بۆ نمونە کارێکی دەروی هەبیان کەسێکی بێکە ئیشی هەیە بتوانێت چالێکیەکانی ڕۆژانی بکە چی گرنگە لە کاتی پاشێوە دایکێکی دووگیان میخوا و چەند گرنگە کە بڕێکی زۆر ئاو بە درێژایی شەوەکە بخواتەوانێ بەڵێ ئەوەی ئێمە حەزەکەین دایکەکە وەکو بڵێن ئامۆژگاری لێ ماوەرگێ ئەوەی ئەبێت وەجبەیەکی سناکی هەبێت لە بینی بەربانگ و پاشێوە ئەو وەجبە سناکە تقریبەن لەبەرەوەی ئێستا ئاشکرایە ئەنی ساعاتەکان ئەزانرێ لە بینی 10 بۆ 11 شەوە وەجبەیەکی سناکی هەبێ ئەویش بریتی بێ لە چەرەز بریتی بێ لە میوە ئەمە ئاساییە لەبەر ئەم دایکە دووگیانە پێویستی زیاتر بە کالۆری هەیە دایکێکی دووگیان لە بڵێن سێمانگی یەکەم سێمانگی دووهم پێویستی بە 350 کالۆری زیاتر هەیە وەکو لە دایکی ئاسایی وەکو لە خەڵکی ئاسایی لە سێمانگی ئەمەش دوو هێندەی کاتی ئاسایی نییە کە خۆی کەسی ئاسایی پێویستی بە 2000 کیلۆ کالۆری ئەو 350 پێویستە لە سێمانگی یەکەم و دووهم لە سێمانگی سێمیش پێویستی بە 450 کیلۆ کالۆری زیادەیە وەکو لەوەی خۆی ئەو دایکە پێگومان پێویستی بە چیە ئەسناکێک وەرگێ و لەگەڵیشە ئەبێت 2 لیتر ئاو بەس 2 لیتر ئاوەکە هەمووی بەیەکەوە ئیتر سەوائل هەمووی مەرجنیە ینی شلەمەنی مەرجی هەر ئاوی ئاسایی بێ ئاوە ماستاوە و هەموو شەربەتە سروشتیەکان شەربەتی سروشتی دایکەکە خۆی ئەتوانێت لە ماڵەوە بیکا وەریگرێ بەس دوورکەوێتەوە لە شەربەتی دەست کرد و کەفاینیش بریتە لە چا و قاوە و ینی ساردیش کە خەڵک زۆر خۆیاوەتێ کۆلا و بیپسی ئەمانە ئەوش بڕێکی زۆر هەم کەفاینی تیا هەمی شەکرێکی زۆر بەڵێ شەکری زۆریتیا ئەبە دایکەکە خۆی بە دوور بگرێلەوە باشترە و دوای ئەوەش پاشێ و کە ئەوە ژەمێکی زۆر گرنگە ئێمە ئامۆژگاری دایکە دووگیانەکەکەن ئەڵێن هەتا ئەتوانی پاشێوەکە و دواخە ینی سعات بۆ نمونە 4 بانگ ئەفەرمێ تۆ 3 و پاشێو بکە بۆی زۆرترین وزە بمێنێتەوە و پاشێویش بریتی بێ لە شیرەمەنیەکان و ماست و پەنیر و هێلکە و ئەمانە سەرچاوەیەکی باشی هەم ڤیتامینات و کانزان هەمیش ئەمێنێتەوە یەکێکی تر لە شتا باشەکان بقولیاتە کە بقولیات ینی واتە پاقلەمەنیەکان کە ڕێژەیەکی زیاتر لە وزت ئەیاتێ و زۆرتر ئەمێنێتەوە و دایکەکە کەمتر هەز بە برسێتی ئەکا و سەوزەوات و زەڵاتە واتە خەیار زۆر باشە لە بەرەی بەڕێکی باش ئاویتیایە و کاهوو و ترۆزی و بڕۆکالیۆریەکی بەڵێ کالۆریەکی زۆریانتیانە بەڵام بڕێکی باش ئاویتیایە و دایکەکە ئەتوانێت هەم سوودی لێ بینێ هەم بۆ خۆی و کەمتر تینووی بێ ئێمە نامانێت دایکەکە توینوی بێ نامانێت دایکەکە تووشی وشک بوونەوە بێ لە بری وەرزی گەرمایە کاتەکەی زۆرە لە بینی 14 ساعت بۆ 14 ساعت و نیو بە ڕۆژوو ئەبێ نامانێ وشک بێتەوە دایکەکە چونکە ئەوە زیاتر کاریگەری بە لەسەر کۆرپەکەی بەڵێ دکتۆرە کەواتەکە تو بەستی ئەمانەت کرد ئێستا گەر پێمان بڵای کاتێک کە دایکێک بە ڕۆژووە لە چ کاتێکە ئەبێت ڕۆژۆکی بشکێنێ ئەگەر هەستی بەچی کرد پێویستەکە کە ڕۆژۆکی بشکێنێت و شتێک بخوات ئێمە باسی دایکێکەکەین کە هیچ بڵێن
مشکلەیەکی تەندروستی نیە هیچ گرفتێکی نیە و بەڕۆژوە بەس لە چ کاتێکا بێ بیشکێنێ یەکەم و لە هەر هەمووی مهمتر ئەوەیە ئەگەر دایکەکە هەستی بە سەرگێش خواردن کرد لەو کاتەیە یا ئەوە تا شەکرەی دابەزیوە یان زەختی دابەزیوە هەستی کرد چاوی ڕشکە و پێشکە ئەکا هەستی کرد زۆر چینوێتێکی زۆر بێتاقەتێکی زۆر ناتوانێت لە جێگا بەرز بێتەوە لە هەر لە ناو جێگایە هەستی کرد ئەگەر ڕەنگی میزەکەی گۆڕا ڕەنگی میزەکە بوو بە ڕەنگێکی تۆخ ڕێژەی میزەکەی کەم بۆ نمونە کەسێکی هەموو ئەو کارە وەکو ئاشکرایە ئەو کەسانەی کە سکپڕن زۆرتر بڵێن ئەچنا یعنی میز ئەەکەن بەس لەو کاتەیە کەم ببێتەوە ئەگەر هەستی کرد ڕێژەکەی بە شێوەیەکی بەرچاو کەم بۆەوە یا ڕەنگەکەی گۆڕا یان ئەوە تا بۆنی هات میزەکەی ئەمە ینی واتە گوشک بۆتەوە ئەو کەسە باشە ئەوە بێ بیشکێنێ ئەگەر هەستی کرد بۆ نمونە برسێتێکی زۆر هەستی کرد جوڵی کۆرپەکەی نەکەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە هەستی بە سەرگەش خواردنێکی زۆر کرد لەو کاتانەیە ئەتوانێت بیشکێنێ یەکسەر ئەبێ شتێک بۆ لە بەرەوەی ئەو بەردەوامبوونی ئەو ڕۆژوە زەرری لێ ئەداوەکو لە ئیسفادە. دکتۆرە ئەگەر باسی دوای دوگیانی بکەین ئەگەر دایکێک لە قۆناغی شیردانابێ بە مناڵەکەی ئایا تەندروستە کە دایکەکە بە ڕۆژوو بێ و ئەگەر بە ڕۆژوو بوو ڕێنمایەکتان هەیە بووی بڵێ شیردانیش بە هەمان شێوەی دووگیانی لە بەرەوەی دایکەکە شیر ئەدا پێویستی بە 350 بۆ 400 کیلۆکالۆری زیاتر هەیە وەریگرێ لە ڕۆژەکەیە شیرپێدانیش ئەگەر مناڵەکەی ئەکسکلوسیڤ برێست فیدینی پێڵێن واتە بە تەواوەتی لەسەر مەمکی دایکەکەی بێ و زۆر مناڵ بێ لە 6 مانگ بچووکتر بێ ئێمە وامان پێ باشتر ئەو دایکە بە ڕۆژوو نەبێ واتە ئەگەر مناڵەکە هیچ سۆرسێکی تری خواردنی نەبێ بەس ئەگەر مناڵەکە بۆ منەشتی تر بخوا لەگەڵ شیرەکەی دایکەوە یان شیری مەمە بخوات ئەو کاتە ئەتوانێت ئەویش بەپی ئەوەی ئەگەر دایکەکە وەکو باسمان کرد پێشتر هیچ گرفتێکی تەندروستی نەبێ و ئەبێت لە کاتی بڵێن ڕۆژە خۆی بپارێزێ لە تیشکی خۆر گێرمای نەبێ تووشی وشکبوونەوە نەبێ هەروەکو بڵێن هەروەکو دووگیانێکە ئەبێ شلەمەنی زیاتر وەرگێ بە تایبەت لە دوای بەربانگەوە هەتاوەکو کاتی پارشێ ئەبێ 2 لیتر شلەمەنی وەرگێ و ئەتوانێت یعنی ئەو شتانی کە باسمان کرد ئێستا ساوەر ڕێژەیەکی باش بۆ نمونە ڕێژێکی کەمتر کار بۆ هیدرێتی تیاوەکو لە برنج و ڕێژێکی باشیش وزەی ئەیاتێ باقلەمەنیەکان بە هەمان شێوە ینی ئەو شتانە ئەتوانێت زیاتر احتیمات کاتە سەر ئەوە. بەڵێ دکتۆرە لە کۆتایی هیچ ڕێنمایەکی ترە هەیە بتەوێت با بینەرەکانمانی بڵێیت؟ ئێمە وەکو بڵێن پزیشک ڕێنمایەکەمان ئەوەیە هەر خانمێکی دووگیان لە پێش مانگی ڕەمەزان کە ئێوە بە ڕۆژوبەیان لە کاتی مانگی ڕەمەزانە ئەبێ سەردانی پزیشکێکی پسپۆر بکە و ڕێنمایی لە پزیشکێکی وەربگرێ چونکە هەروەکو ئاشکرایە لە بر ئێمە لە وڵاتێکی مسلمانین هەموو کەسێک پێی خۆشە ڕۆژوو بگرێ بەس با ئەوەی کە دووگیانە بە ڕێنمایی تەندروستی بێ. بەڵێ زۆر سپاس دکتۆرە بۆ ڕێنمایەکانت بەهیوای ئەوەی کە ڕێنمایەکانی دکتۆرە سوودی هەبوو بێ و هەموو دایکێکی دووگیان گرنگە کە ئەوێ ڕۆژی مانگی ڕەمەزان بگرێ بیریش لە تەندروستی خۆی و کۆرپەلەکەی بکاتەوە چونکە تەنها خۆی نیە بەتەنیا و ئەگەر زانی یەکێک لەو گرفتانی هەیە کە دکتۆرە باسی کرد باشترە سەردانی پزیشکەکەی بکات و ڕێنمایی تەواوی لێوەرگێ و پاشان بڕیار بدات کە ڕۆژوەکەی بەردەوام بێت.